سلااوتان لێبێت و ئەم کاتتان باش ئەمڕۆ ڕۆژی شەمێ بەو پێی کە دەوام لە تەواوی دەستگا فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نییە و پشووی فەرمیە بەڵام دوێنێ وەزارەتی دارایی ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان خشتەی پێدانی موچەی مانگی ئازاری بڵاو کردەوە. ئێستا بانکی دیلمان یەکێک لەو بانکانەیە کە لە سۆرانە خەڵکێکی زۆر لە بەیانیەوە هاتوون بە مەبەستی ئەوەی کە موچەی مانگی ئادار وەرگرن بەپێی ئەو خشتەی کە لەبەر دەستی منە وەزارەتی دارایی بڵاوی کردوتەوە کە سوکاری شەید و ئەنفالکراوان زیندانە سیاسیەکان خاوەن پێداویستی تایبەت خانشین شارستانی خانشینی پێشمەرگە بۆ ئەمڕۆ شەمە موچە وەرەگرن. دەمەوێت گفتوگۆ لەگەڵ هاوڵاتیان بکەم بزانم پێدانی ئەم موچەیە چەند دڵی ئەوانی خۆش کردووە. سلااوت لێبێت. موچەی خانشین پێیە چەندە گرنگ بوو کە ماوەیەکی زۆرە خەڵکی هەرێمی کوردستان بەدەست ئەم گرفتە دەناڵێنن ئەمڕۆ موچەیەکی تردا بەشکرا. وەڵاهی خۆی جێژنە بۆ خۆی ناوەکی پیرۆزە جێژنە ناوەکی زۆر پیرۆزە ئەمە ئەو بێ موچەیەوەی کردبوو خەڵک بە هەست بە جێژنێ نەکە بەڵام کە دوو موچە هاتن پێشی جێژنە ئەلحەمدولیلای لۆ خەڵکی هەرێمی کوردستان بۆ دوو جێژنە هەرێ زۆر زرور بوو لەبەرەوەی هەوڕ و پێداویستی جێژنێ هەموو مارەکی بێوێن ئەگە پارەش نەبی پێی دابین ناکرێ. ئەلحەمدولیلای زۆر مەمنونی برا گەورەینە ئەو هێمەتی جەنابی بوو ئەگەر ئەو بەرگری و ئەو هێمەتی ئەو جەنابی نەبا دوو موچە لە سێک پێشێژنی زەحمەت بوو. ئێستا موچەکە وەرگرتیان چاوەڕێکەین شەلات تەبارکەین بەرێ مسۆگارە سپاس دەکەم. بانکی دیلمان یەکێکە لەو بانکانە کە ئەم ڕۆژ قەرباڵغێکی لە ڕادە بەدەر لەم بانکە بەدی ئەکرێت کە موچەی مانگی ئادارە درێ بەو پێی کە دوێنێ وەزارەتی دارایی ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان خشتەکەی بڵاو کردەوە. قەرباڵغی لە سێ شوێنی جیا موچە دابەشەکرێ لە قاتی خوارەوە دەستیە سەرەوە و قاتی سەردریش بە هەمان شێوە موچە دابەشەکرێ. مامەجان لەبەرچێ حکومەت چارە هەیە ئاڵێ قەرەباڵغە چوومە لای مدیری بانک ئەرێ قەرەباڵغێ پشوو درێژ بن بۆ دوای نیوەڕۆ سەرجەمیان موچە پشووتە چ درێژی ئەوێ لێ سەری بەڕبەش ناکەن ئەدیگە سەری بار و بەشکە لێرە نامینتووە مەخۆناوی خوێنتو ڕاستەسی دەرسی بەس ناخوێنی بەتەواوی. لە کاتژمێر چەندەوە هاتووی؟ لە کاتژمێر هەفتە هاتیمە پشوو درێژ بە ئینشاڵڵا وەرەگرێەوە ناکۆشم بەرە دێژێ تامو نەبی سەرسەلامە هەندێک دیمەنی بەش یەکەمی ئەم بانکەتان بۆ گوازینەوە کە وەزارەتی دارایی ئابووری خشتەکەی بڵاو کردوێتەوە بۆ سبەینی یەکشەمیش وەزارەتی تەندروستی کاروباری کۆمەڵایەتی دارایی و ئابووری ناوخۆ مافی مرۆڤ دەستەی دەستپاکی دەستەی وەبەرهێنان دەستەی ژینگە دەستگای مین ناوچەی دەرەوەی هەرێم کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن ئەمانە بۆ سبەینی یەکشەمە ئەگەر پارەی تەواو لەلایەن وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان بێتە سەرهەژماری بانکی هەرێمی کوردستان بێگومان موچە دابەش دەکرێت. ئێستا لە بانکی دیلمان قەرباڵغێکی لە ڕادە بەدەر هەیە خەڵک دێ بە مەبەستیەوەی کە موچەی خۆی وەربگرێت و قسەمان لەگەڵ بەڕێوەبەری بانک کرد ئەو ئاماژەی بۆ کرد کە هاوڵاتیان پشوو درێژ بن لەبەرەوەی ئەمڕۆ خەڵکێکی زۆر هاتووە مەبەستی ئەوەی کە موچە وەربگرێت. دەستمە ژوورەوە هەندێک دیمەنی ترشدان بۆ ئەگوازمەوە کە بزان لە ژۆرەوە چەندە قەرباڵغی هەیە هاوڵاتیان ڕۆل و پێگەی سەرۆک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەرز دەنرخێنن لەوەی کە پێداگر بوو لەوەی موچەی خەڵکی هەرێمی کوردستان بە تەواوەتی بدرێتەوە پێداگری لەسەرەوە کرد کە ئەو موچەیە نابێت بفەوتێ لەبەرەوەی حەق و مافێکی ڕەوای ئەم خەڵکەیە. چاوت گەرەکە زواردینەوەی وەڕوو
دیمەنی ئێستای بانکی دیلمانە لە سۆران ئەمڕۆ موچەی هەریەک لە کەسوکاری شەی دوانفالکراوان زیندانە سیاسیەکان خاوەن پێداویستی تایبەت خانشینی شارستانی خانشینی پێشمەرگە دابەش دەکرێت دەبینن کە قەرباڵغێکی زۆر هەیە خەڵک لە نۆڕەوەستاوە بۆ ئەوەی کە موچەوە وەربگرێت هەبووە لە کاژمێر 6 بەیانی هاتووە بۆ ئەوەی نۆڕە بگرێت و موچەکەی وەربگرێت بەو پێی 3 ڕۆژی ماوە بۆ جەژنی ڕەمەزانی پیرۆز خەڵک بۆ کڕینی پێداویستی ڕوو لە بازار دەکات بێگومان پێدانی ئەم موچەیە ڕاستەوخۆ کاریگەری دەبێت لەسەر بژانەوەی ئابووری و هەم بازارش ئەو سیستەی پێشتری هەبوو ئێستا بازار جەنجاڵێکی زۆری بازار زیاتر جەنجالی تێدەکەوێت وە خەڵک کەلوپەلی زیاتر دەکرێت. مام حاجی موچەت وەرگرتووە؟ نا وەرد نەگرتووە. لە کەیەوە هاتووی؟ والله ساعة اشتيات زۆر باشە. موچەی چ تێخانشینی شارستانیە؟ مالي والله ما مستمر من كرتي عفت ما هو تسميل كدي عوي لباشا من هاتوريك أبي إستا هاتوريك لساعات عفتي بياني لي أقوت مكاكا هوية كم بدن وهرت مو نا شو دريش بإن شاء الله ورق والله إتا عوابي أبي لباشا من بيستور قري من لساعات عفتي بياني هالليرم وساعات تندا برالا وساعات تندا دوني دي بستفنزي ويا إن شاء الله بشو دريش ورق قريب موچەکە هاتي استوانيا كرة هاتيا تساوت ما تكم إير الهم جان باشتر بهورو بخوان ملك دش فرتكان ملك دەست خۆشی. مام حاجی باشی؟ بە زۆری باشم. ئەمڕۆ موچەیەکی تر دێ لە ماوەی 1 هەفتە بە هەوڵی سەرۆک حکوومەت ئەمە 2 موچە دابەشەکرێ پەیامت چییە؟ چەندە دڵخۆشی؟ دەستخۆشان لێکم زۆر مەمنونم. موچەت وەرنەگرتیا؟ نا والله وەرەگری ئینشاءالله ئینشاءالله یا ربی. بەڵام تۆ ویست چ بڵێ؟ والله ويشتم بخيرات ديو بكم زور بخيرين سر تساوا زۆر سپاس دەست خۆش بێ. دەست خۆش بێ. ئەمە لە 2 شوێنمان بۆ گواستنەوە شوێنێکی ترماوە دەمەوێت لە قاتی سەرەوەی بانکی دیلمان دیمەنی زیاترتان بۆ بگوازمەوە کە جەنجالیەکی زۆر لەم بانکە بەدی ئەکرێت و بەڕێوەبەری بانک داوای پشودرێژی لە خەڵکەکە خەڵکێکی زۆر لە نۆڕەوەستاوە بە مەبەستی ئەوەی کە موچە وەربگرن. زمین مصطفى احمد زمین مصطفى احمد ڕاگەیاندنی وەزارەتی دارایی ئاماژەی بۆش کردووە کە ئەو خشتەی بڵاو کردوێتەوە بۆ ڕۆژی دووشەمە هەر یەک لە وەزارەتی پەروەردە داد ئەنجومەنی دادوەری ئەوقاف کاروباری ئاینی دیوانی چاودێری دارایی پلاندانان بازرگانی پیشسازی سامانە سروشتیەکان گواستنەوە گەیاندن کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو شارەوانی و گەشت و گوزار ئاوادانکردنەوە نیشتەجێکردن ڕۆشنبیری و لاوان کارەبا ئەمانە کۆی ئەو وەزارەتانن بۆ پێش جەژن بەپێی ئەو خشتەیە بێت تەواوی ئەو وەزارەتانە موچە وەردەگرن. وەک باسم کرد ئەمڕۆ موچەی مانگی ئادارەدرێت لە بانکی دیلمان و سەرڕای ئەوەی کە ئەمڕۆ شەموو پشووی فەرمیە بەڵام تەواوی کارمەندان و بەڕێوەبەری بانکەکان لە سنووری دارەی سەربەخۆی سۆران بەڕێوەبەری گەنجینە هەمویان لە دەوام وەشەوی ڕابردوو تا درەنگانی شەو بەمەستی ئەوەی کە لیستی موچە ئامادە بکەن لە دەوام بووینە شەو نخوونیان کردووە ئەمڕۆژ دەبینن کە ژمارەیەک وەزارەت موچەی مانگی ئادار وەرەگرن هاوڵاتیان ستایشی و ڕۆلی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستانەکەن لەوەی کە پێداگر بوو لەسەر دابینکردنی موچە و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان ئێستا جگە لە بانکەکان دوای ئەوەی کە ئەو خەڵکە موچە وەرەگرێت دەچێتە بازار کەلوپەلی بۆ جەژن دەکرێت لەوێش قەرباڵغیەکی زۆر لە تەواوی بازارەکانی سنووری دارەی سەربەخۆی سۆران هەیە. دیمەنی ئەمڕۆ کە بینتان لە بانکی دیلمانە
چەند وەزارەتێک موچە وەرەگرن و بۆ ڕۆژانی داهاتوش وەک وەزارەتی دارایی ئاماژەی پێکردووە تەواوی موچە خۆرانی هەرێمی کوردستان موچەی مانگی ئادار وەرەگرن. بەڵێ